ئەم دوکانە لە ڕێکخراوی PDO بۆیان کردوونەتەوە دەورەیەکمان بینی بۆ ماوەی 10 ڕۆژ لە ماوەی 10 ڕۆژە فێری شیرینییان کردین چەند جۆرە شیرینیەک دواتر لە ڕێکخراوی PDO پێیان وتین کە ئەتوانین دوکانێک بۆ 7 نەفەرتان دانین دوکانەکەیان بۆ دانانی سوپاس و دەستخۆشی بۆ مامۆستا هاژە کە زۆر پشگیرمان بۆ زۆرمان و پشگیرمان بۆ ئەم ڕێکخراوە کاتی دوکانەکانمان کە لە سعات حوتەوەین تا دەی شەو دوکان کراوەیە دوکانەکەمان پێکاتووە لە شیرینی دروستکردن و خواردن دروستکردن شیرینیەکان بەپێی خواستی و تەڵەبیاتی خەڵکی دروستەکەین خواردنیش بەپێی تەڵەبیات و خواردنی بەپێی تەڵەبیاتی خەڵک دروستەکەین بریتە لە بریانی قۆزی کفتە ئەو شتانە هەر کەسێک کە داوای بکە بیەوێت چی بوێت بۆی دروستەکەی لەسەر ئەساسی ئەوەی کە بەپێی دارایی هەنێک لە بەشداربووەکان نە ئیشیان هەبوونە باری مادیان تۆزێ باش نەبوو ئیتر بەپێی ئەوە هەڵیان بژاردووی